ڕکابەری و ململانەیە لە نێوان زانکۆکاندا لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. قوتابیانی هەر زانکۆیەک بە ورەیەکی بەرز و بەهۆپەڕی بڕوا بەخۆبوونەوە دێنە سەر سەکۆی بەرنامە، بەڵام بەهۆی بوونی سترێسێکی زۆر و نەبوونی زانیاری لە کۆمەڵێک بابەت بە شێوەیەک دەکەونە تۆڕی کەتەگۆریەکان کە ڕزگاربوونیان مەحاڵە. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی ڕاپەڕین و زانکۆی تیشک بەریەک کەوتن. وەڕای ئەوەی هەردوو زانکۆ باباشی خۆیان ئامادە کردبوو بۆ بەرنامەکە، بەڵام زۆر بەلاوازی دەستیان پێکرد، بە شێوەیەک هەستر دەکرد کە هیچ کامیان خاڵ بەدەست ناهێنن. سەرەتا زانکۆی تیشک بەختی خۆی لە کەتەگۆریە زانستیەکان تاقی کردەوە، با پێچەوانەوە زانکۆی ڕاپەڕین ویستیان لە ڕووباری کەتەگۆریە دەبیەکان مەلەوانی خۆیان تاقی بکەنەوە. بۆ هەردووکیان بێسوود بوو، نەبەخت یاوەری زانکۆی تیشک بوو و زانکۆی ڕاپەڕینیش بۆی دەرکەوت کە مەلەوانێکی باش نییە. بۆیە استراتیژی هەردوو زانکۆ تێکچوو بەبێ پلان کەوتنە هەڵبژاردننی کەتەگۆریەکان. تا چارەکی سەرەتایی بەرنامەکە ڕەنگی سوور ستۆدیۆی بەرنامەکەی نەخشاند بوو. لە دوایەوە هەندێک ئومێدی خاڵ بەدەستێنان گەڕایەوە بۆ ستۆدیۆی بەرنامە و زانکۆی تیشک لەو تەلیسمە ترسا ڕزگاریان بوو. بەڵام زانکۆی ڕاپەڕین نەیتوانی بە دوای زانکۆی تیشک بکەوێت لە جێگای خۆیەوە تەنها تەماشای دەکرد. قۆناغی یەکەمی بەرنامەکە با 6 خاڵ بۆ زانکۆی تیشک و 30 خاڵ بۆ زانکۆی ڕاپەڕین کۆتایی هات. لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی زانکۆی ڕاپەڕین هەوڵیدا هەندێک پاڵ بە خاڵەکانی وبنێت و بەرزیان کاتەوە، بەڵام نەیتوانی بەردەوام بێت و چۆکی دادا و جەڵەوی پێشبڕکێکەی دایە دەست زانکۆی تیشک. لە کۆتاییدا زانکۆی تیشک باکۆی 90 خاڵ ئاڵای سەرکەوتنی لەسەر سەکۆی بەرنامەکە هەڵکرد. زانکۆی ڕاپەڕینیش بەکۆی 50 خاڵ ملی ڕێگاکەی گرتە بەر و پێشبڕکێکەی بەجێهێشت. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی چوارەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ. زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و ئازیز شاد دەبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. ئەمڕۆژ دوو زانکۆ بەشدارن، پێشبڕکێ دەکەن. ئەو زانکۆی کە زۆرترین خاڵ بەدەستبێنێ دەچێتە قۆناغی داهاتوو. ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بن بەداخەوە بەجێمان دێڵن. ئەو دوو زانکۆی ئەمڕۆ بەشدارن بریتین لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. من مەبەست بەهادین تەمەەن 20 ساڵ، قۆناغی دووی بەشی تەکنیکی میدیا سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئارەزوشم ئەوەیە لە داهاتوودا لە بواری ڕاگەاندن کار بکەم. من سا سەڵاح تەمەەن 21 ساڵ، خوێنکاری قۆناغی سێمی بەشی ئەندازیاری میکانیک و وزار لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئارەزوم ئەوێ لە داهاتوودا لە بوارەکەی خۆمدا سەرکەوتوو. ناو عومەر عەبدوڵایە، تەمەەن 20 ساڵە، خوێندکاری کۆلێژی ئەندازیاری سیستەمی زانیاریم سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئارەزوم ئەوێ بم بە پرۆگرامەر. ناوم زریان ڕەمزی، تەمەەن 24 ساڵ، تابی قۆناغی چاربەرشی شیکاری نەخۆشەکان کۆلێژی تەکنیکی تەندروستی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئارەزومەوە لە بوارەکەی خۆمدا سەرکەوتوو. زۆر متمانمان بە خۆمان هەیە ئەم بەرنامەیە بەرینەوە و بڕۆین بە قۆناغی داهاتوو و تەواوی هەوڵی خۆمان ئەدەین بۆی سەرکەوین. زانکۆ متمانەی بێمە بەخشێ و لەگە هاوڕێکان ئامادەکاریی چاکمان کردیا پێ لە سەرکەوتن هاتینە ئینشاڵڵا سەر دەکەین. متمانەیش تاوامان بە خۆمان هەیە کە بەیەکەوە لەگەڵ هاوکاران و هاوڕێکانم کە بەو زانیاری کۆمان کردێتەوە و بەپێی توانای خۆمان بتوانین سەر بکەوین و بچین بۆ قۆناغی داهاتوو. من بڕوام بە خۆم نیە بەڵکو بڕوام بە هاوڕێکانیشمە. ئێمە لێرە تیمێکین بەیەکەوەی شەکەین کەواتە هەمومان بڕوامە بەیەکدی هەیە کە بتوانین بەیەکەوە سەرکەوتن بەدەستبێنین. ڕاستە پار ئێمە ئاستی تیمەکەمان زۆر باش بوو. من متمانم ئەم ساڵ تیمەکەم محاولە دەکات کە لەوە باشتر بێت بۆ بڕۆینە پێشەوە لەوە زیاد. هەروەها زانکۆی گەرمیان. ناوم علی مەحموودە، تەمەەن 23 ساڵە، خوێندکاری قۆناغی سێ زمانی کوردی کۆلێجی پەروەردەی زانکۆی گەرمیانم. ئارەزومەیە لە داهاتوو بمە لێکۆڵەرێکی سەرکەوتوو لە بوارەکەی خۆمدا.
ناوم نیگار ڕێبوارە تەمەنم 19 ساڵە لە قۆناغی دووەمی بەشی جیۆگرافی لە زانکۆی گەرمیان ئارەزوم ئەوەیە لە داهاتوودا دکتۆرا بەدەست بێنم لە بوارەکەی خۆمدا. ناوم شیرین ئەحمەدە تەمەنم 21 ساڵە خوێنکاری قۆناغی سێی بەشی بایۆلۆجی زانکۆی گەرمیانم ئارەزوم ئەوەیە لە داهاتووە ببم بەڕاهێنەرێکی سەرکەوتوو لە بواری گەشەپێدانی مرۆییدا. ناوم ئیمان دڵشادە تەمەنم 22 ساڵە خوێنکاری قۆناغی چواری بەشی فیزیای زانکۆی گەرمیان ئارەزوم ئەوەیە لە داهاتوودا دکتۆرا بەدەست بێنم لە بوارەکەی خۆمدا. بڕای تەوامان بە خۆمان هەیە لە 100% بەرنمەکەی خۆمانە و هاتوین بۆ برنەوە و ئینشاءالله براوە بە دڵنیاییەوە ئێمە هەروەکو وتم ماوەیەکی زۆرە خەریکی خۆ ئامادەکردنی و زانیاری و سەرچاوی زۆرمان کۆ کردوتەوە هیوادارم بتوانین ئەو نوێنەرایەتی کە لەلایەن زانکۆکەمانەوە بە ئێمە بەخشراوە ئێمە بتوانین نوێنەرایەتی ئەوان بکەین و دڵنیاشم کە ویکاندۆئێت ئەتوانین تاوەکۆم ئاستا هاتوین بێگومان بڕوامان بەوە هەیە کە ئەتوانین ببینەوە ئینشەڵای سەرشەکەین. بێگومان ماوەیەکی زۆر خۆمان ئامادە کردووە و بڕوای تەواوی شوێنوتانەکانی خۆمان هەیە کە ئەتوانین براوە بین. بەرنامە سەرەکانی زانکۆ خۆی بە خۆیەوە هەر براوەیە چونکە بەڕاستی خەڵکی کوردستان استفادێکی زۆری لەکەن پرسیاری زۆر چاکی تاکرێ و ئەو وەڵامانە خەڵک فێریە بێ بۆ هەمیشە بۆیە خوێندکارەکانی ئێمە هەر لە ئیستەوە لە هەر حاڵەتێکدا براون متمانەی زۆریشم پێیان هەیە کە وەکو براوەی براوەکانیش دەبن لە نێوان هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان. هەردوو زانکۆی خۆشەویست بەخێربێن ئێوە دەزانن کە بەرنمەکە بە پرسیارێکی خێرا دەست پێکە. پرسیارەکە دەکەم ئەو زانکۆی کە زوو دەسی بە بۆتۆنەکەنا وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. گەر وەڵامەکەی هەڵەبێ دەچێتە تیم بەرامبەر. هەردووکتان ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت لە دوای نۆتەی سی کام نۆتەیە دێت؟ زانکۆی گەرمیان. لە دوای نۆتەی سی دۆ ڕێمی فاسۆ لا سی چی دێت؟ هیچ نۆتەیەکی تر نایەت. هیچ نایەت ئەوەستێتەوە و چۆ نەبێشتیوە ئەڵێ هیچ نۆتەیەک نایەت. دوایەوە دووبارە بێتەوە دۆ ڕێمی فاسۆ لا سی دۆ ڕێمی فاسۆ لا سی دۆ ڕێمی فاسۆ لا سی. وەڵامەکەتان نەزانی زانکۆی گەرمیان ئۆتۆماتیکی ئەچینە لای زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێر. تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. لە تەکنەلۆژیا ئەی و بی هەیە کامیان هەڵبژێن؟ ئەی. کام لەم خزمەتگوزاریانەی خوارەوە یەکەم خزمەتگوزاری گشتی بێبەرامبەری ئیمەیل بوو کە لە ساڵی 1996 خرایە بەردەسی هاوڵاتیان؟ ئەی ئۆنێت، بی یاهۆ، سی هۆتمەیل، دی جیمەیل. سی چرکەتانەیە؟ سی هۆتمەیل. سی هۆتمەیل. کە وەڵامتاندایەوە وەکو ئێوە زۆر جوان وەڵامەکەتاندایەوە سی هۆتمەیل پیتەکە ئەڵێن و ناوەکەش دەڵێن ئێوەش بە هەمان شێوە بکەن. بۆچی هۆتمەیلتان هەڵبژارد؟ یەکەم خزمەتگوزاری ئیمێل بوو. بۆچی یاهوو نەبوو؟ ئاخری هەموو ساڵانی دوای کەوت بازار یعنی لە دوای ئەوە بوو لەو ساڵەدا هۆتمێل دروست کرد. یانی یاهوو نوێترە تقریبا بڵێ یاهوو نوێترین. باشە کامە بوو کام کۆمپانیایە بوو هۆتمەیلی خستنەوە ئینتەرنێت؟ مایکرۆسۆفت. تەواوە. باشە بزانین هۆتمەیل وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی 10 خاڵ.
زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ زانست زانست. لە زانست ئەیوبی هەیە چی هەڵەبژێرن؟ با ئەی بێت با ئەی بێ بۆ نا با ئەی بێ. نیوتن لەسەر کۆڵۆم، ئێن لەسەر سی، یەکەی کام لەم بڕە فیزیکیانەیە؟ ئەی تاودانی کارەبایی، بی بواری کارەبایی، سی تەزووی کارەبایی، دی هیچ کامیان. سی چرکەتانەیە؟ تەزووی کارەبایی دە چرکەتان ماوە؟ هیچ کامیان. زوو وەڵامێکم بنێ. دی هیچ کامیان دی هیچ کامیان. بۆچی هیچ کامیان لای ئێوە وەڵامە ڕاستەکەیە؟ چونکە من وەڵامە دەماوە چونکە نیوتن لەسەر کۆڵۆم نیوتن یەکەی هێزە، تاودان متر لەسەر چرکە دووجایە، تەزووی کارەبایی بە کۆڵەمە، بواری کارەباییش هەر بە کۆڵەمە، بۆیە هیچ کامیان. یاسای بواری کارەباییش دەزانن؟ بوارە کارەبایەکان زیاتر بە کۆڵۆم یەکەیان ئەکرێت. بواری کارەبایی ئەوەی کە تەزووی کارەبایشی تا بەکاربێنێ زیاتر بە یەکەی کۆڵۆم پێوان ئەکرێت. باشە هیچ کامیان بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی گەرمیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست بواری کارەبایی یەکسانە بە هێز لەسەر کۆڵۆم. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. تەکنەلۆژیا. دووبارە تەکنەلۆژیا. هەتانوێ زوو تەکنەلۆژیا لە کۆڵ خۆتانکەنەوە. تەکنەلۆژیا بەس بیماوە کەواتە بی. واتای ناوی ئۆتۆمۆبیلی کامری کە لە زمانی ژاپۆنیەوە هاتووە چییە؟ ئەی تاجی پاشا، بی پاشا، سی کۆشکی پاشا، دی هێزی پاشا. سی چرکەتانەیە؟ کامری. دە چرکەتان ماوە؟ دی هێزی پاشا. دی هێزی پاشا. کەستان یابانی ئەزانن؟ ناوەڵە بەس پرسیارێکی حەنگی. هەریگاتۆ غەزای ماز ئەوایە. یعنی زۆر سوپاسە قسە. ئێوە نیەزانی شتێک بە. کامری لە چییە چێ ها کامری؟ لۆگۆکەی چۆنە؟ لۆگۆکەشتان نەبینیەوە. لۆگۆمان نەدیتیە. شتێکە و پاشا ها پاشا و یا پاشایە تاجی پاشا کۆشکی پاشا شتێکی پاشا هێزی پاشا. بۆچی هێزی پاشاتان هەڵبژارد؟ چکە وتە ئۆتۆمبیلە. کامری بە شێوەیەکی توم دروستکراوە بۆی ئەو ناویان لێ تونند و تۆڵە؟ لەوانەیە ئەو ناویان لێ نابێ بۆیە. خوا بەنزینی زۆر دەڵی. نازانم لێرە مەرغوو بە خەڵک حەزی لێ گەنجەکانیەوە هەستان لێلە و لەوانێ باشە کامری هێزی پاشا بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان هەڵەبوو بەداخەوە. وەڵامی ڕاست تاجی پاشا. کامری یعنی کراون یعنی تاج. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن؟
جوگرافیا. جوگرافیا ئەی یاخود بی بی. بی پردی دەلال لە شاری زاخۆ لەسەر کام ڕووبار دروست کراوە؟ ئەی زێی بچووک، بی خابوور، سی زێی گەورە، دی ڕێزان. سی چرکەتانەیە؟ بردا دەلال لە زاخۆ. زەی بچوو زەی بچوو بۆ خاپوورە خاپوور. بی خاپوور. بی خاپوور. دەزانن پردی دەلال لە سەردەمێکا دروست کراوە؟ زانیاریمان لەسەری بینیوتانە قەت؟ بەڵێ بینیمانە، بەڵام زانیاریمان لەسەری نییە. خۆش مەلەتان کردووە؟ لە سەردەمی عەباسیەکان دروست کراوە، مێژوویەکی کۆنی هەیە. لە ناو هونەری زاخۆیەکانە هەمیشە باسی پردی دەلال کراوە لە زاخۆکە. ئێمە هەمومان شانازی پێوەگەین. باشە بزانین خابوور وەڵامێکی ڕاستە یاخود ڕاست نییە؟ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵتان بەدەستێنا. زاکۆیەکان ئەڵێن هەرکەس ئاوی خابوور بخواتەوە دەنگی خۆشە بێ. ئێوەش هەوڵ بن بڕۆن پەرداخی ئاو بکۆنەوە لە خابوور. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ زانست. زانست. تەنها بیماوە؟ بی. ئەگەر گیراوەیەک pH یەکسان بێ بە 9 سیفەتی گیراوەکە کام لەمانەیە؟ ئەی تفتە، بی ترشە، سی هاوتایە، دی هیچ کامیان. سی چرکەتانەیە؟ pH یەکسان بێ بە 9. ئەی تفتە. ئەی تفتە. کاتان زۆر مابوو؟ دڵنیای. زۆر دڵنیان؟ باشە pH چییە؟ کوورکراوی چییە؟ PH بریتە لە ڕێژەی خستی ئایۆنەکان ناو ئاوەدا. ئەگەر ئایۆنێک خستی زۆرتر بێت شتەکەی داوابەزواتە پێچەکەی داوابەزێ ئەو ئایۆنانە بەعام ترشن، بەڵام ئەگەر کەم بێ بەرزە بێتەوە ئایۆنە بەعام تفتە. باشە ئاوی خواردنەوە پێچەکەی چۆنە؟ تقریبان حوتە بەس ئەسڵا حوت نییە، بەس بە نزیکی حوتە چکە و ئاوی خۆمانی خوێن و تێکەڵی لەگەڵا، بەڵام پێڵێن حوت لە گیرە بەسم ئاوە نییە، ئەو ئاوی پاکە نەک ئەو ئاوەکە خۆمان بەکارێنین. ئەوەی کە هەر هیچی تیانە بێت هیچ پێچەکەی نزمە حوتێ ڕێک حوت. حوتە. باشە نەتانزانی کوورکراوی چییە؟ وڵای ئەمزانی بەس بیرم نمەوە. منیش بیرم. پێنتەشەڵ هایدرۆجین. باشە تفتە. ئەی تفتە بزانین وەڵامێکی هەڵەیە یاخود ڕاستە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی گەرمیان لەو کەتەگۆریانەی کە ماون چی هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم شارانە بە شوێنێکی پیرۆزدا دەنرێت لە لای پەیڕەوکارانی سێ ئاینی سەرەکی ئاسمانی؟ ئەی دیمەشق، بی قودس، سی پێترا، دی مەدینە. سی چرکەتانەیە؟ سێ ئاینی سەرەکی ئیسلام، مەسیح، یەهود.
شارێکیان لا پیرۆزە علی دە چرکەتان ماوە بی قودس بی قودس بۆچی ئەوە زۆر سەخت بوو پرسیارەکە بەلاتانەوە نا نەخێر پێویستی بە بیرکردنەوە هەبوو باشە قودس لەکوێیە فلسطین لە فەڵەستین بەڵێ ئەی دیمەشق لەکوێ سووریا سووریا ئەی پێترا زانیاریمان لەسەری نییە لە ئوردونە ئەی مەدینە سعودیە باشە بۆچی قودستان هەڵبژارد لەبەرەوە ئەوە یەهودی و ئەو شتانش ئەو خەڵکانش لەوێ ئەژین مسلمانیش مەسیحیشی لێە بەڵێ لەبەرەوە پیرۆزە لایەن یەکێکە لەو شوێنە پیرۆزانەی کە هەرێکە لە ئاینەکانی ئیسلام و سەرەتای ئیسلام کە ڕوویکرێتەوە قۆدس دواتر پێش ئەوەش یەهودیەکان بۆ و ئەزانم مەسیحەکانیش هەیە کاسۆلیکە ئەوان بەس دڵنیام کە ئەو دوانە هەیە باشە علی بزانین قودس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری بیرکاری ئەی یاخود بی بی ئەگەر قازانجی فرۆشتنی کتێبێک لە 15 بێت نرخەکەی دەکاتە 23 دلار. ئەگەر کتێبەکە بە زیانی لە 15 بفرۆشرێت نرخەکەی دەکاتە چەند؟ ئەی 19 دلار بی 16 دلار سی 17 دلار دی 15 دلار سی چرکەتانەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ وەڵام کاتان خەریکە نامێنێ بی 16 بی 16 کاتان تقریبا مابوو نەمابوو ئاوا بوو. باشە ئەمە عملێتیش حسابیە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. پۆلیتەکنیکی هەولێر بەداخە وەڵامەکەتان هەڵەیە ناتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێن و وەڵامی ڕاست 17 دلار. زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری هەڵەبژێرن. بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ئەگەر کەروێشکێک لە دوو چرکەدا 4 مەتر باز بدات چەند چرکە دەخایەنێت بۆ ئەوەی 50 مەتر ببڕێت؟ ئەی 22 بی 25 چرکە سی 26 چرکە دی 24 چرکە سی چرکەتانە ئێوەش. علی کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ. بی 25 بی 25 چرکە. ئیمان چۆن 25 تا هەڵبژار بۆچی؟ خۆی ئەڵێ کەروێشکێک لە دوو چرکەدا 4 مەتری بڕیوە
چەند چرکە دەخانێت بۆی 50 متر ببڕێت بس 5 چرکە چونکە 2 بە 4 بەڵێ چونکە 2 بە 4 25 بە 50 بە 50 بەڵێ ئێوەش 30 چرکەدان نەبوو چوار دابەشی دویکە باشە دووەکە تێگەیشتم بزانین بی 25 چرکە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێناوە کۆی خاڵەکانتان 30 خاڵ پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەکە لە بژێرن تەندروستی تەندروستی ئەی یاخود بی ئەی فەرمانی سەرەکی پەنکریاس لە لەشدا چییە؟ ئەی ڕێکخستنی پەستانی خوێن بی ڕێکخستنی ڕێژەی شەکر لە لەشدا سی ڕێکخستنی پلەی گەرمی لەش دی دروستکردنی خڕۆکەی سپی سی چرکەدانێت بی ڕێخستنی ڕێژەی شەکر لە لەشدا بی ڕێخستنی ڕێژەی شەکر لە لەشدا پەنکریاس ئیشەکەی ئەوەیە فەرمانی سەرەکی دەردانی ئەنسۆلینە کە ئەویش هانی خانەکان دەدا لۆمژینی گلوکۆس باڵانس دەکات ڕێژەی شەکر لە لەشدا باڵانس دەکات یعنی چی پاقلاوە بخۆین و برمە و جۆنێنێ پەنکریاسی شەکەمان بۆ پەنکریاس ئەگەر نۆرمال لەو کەسێکی تەمەنی ینی گەنج بیتن ئەی بۆ من نابێت ئەوەیە دەبی ئاگای لە خۆی پەنکریاس کە زایف دەبیان باشە ڕێخستنی ڕێژەی شەکر لە لەشدا بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەندروستی تەندروستی تەنها بیماوە کەواتە بی پسپۆری هیماتۆلۆجیست لە کام لەم بوارە پزیشکیانەدا کار دەکات ئەی پسپۆری پێست بی پسپۆری دەمار و مێشک سی پسپۆری خوێن دی پسپۆری قورگ و لووت و گوێ سی چرکەتانەیە سی سپۆری خوێن سی پسپۆری خوێن 25 چرکەتان مابوو شیرین زۆر دڵنیا بووی زۆر دڵنیە بۆچی وا دڵنیا بووی لەبەرەوەی هیماتۆ پێی ینی خوێن هیما لۆجیستەکەش ینی شارەزای بواری خوێن باشە چاولێ وەڵامێکی لۆجیکیانێ ها بزانین پسپۆری خوێن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن مێژوو مێژوو ئەی یاخود بی ئەی کام وڵات بۆ یەکەم جار لە ساڵی 1993 مافی دەنگدانی بە ژنان بەخشی ئەی ئەڵمانیا بی ئەمریکا سی ئایسلند دی نیوزلند سی چرکەتانەیە دی نیوزلند دی نیوزلند بۆچی نیوزلندان هەڵبژار چۆن زانیتان نیوزلند بووە وڵای پێش بەرنامەکە پرسیارێکیان بەرچاوکە جاگەر غەڵتەمەوە بوو
خوا عێرا یعنی تۆ لەو تەلەبانەی کە پێش ئیمتیحانە خوێنیتەوە بالضبط بەرنامەیەکم دۆزیەوە 300 پرسیارەتیا بووجا لێکی لە پرسیارەکە شتێکی لە بابەتەوە ئەی ئەخیر وڵات کامە بوو بەڕایتەوە لەو 3 ساڵ پرسیاریتیان ئەوە دڵنیام ئەمریکا نەبوو ئەڵمانیش نەبوو بەس دەبێنی ئایسلند و نیوزلندا ماوەتەوە چکە باش ئۆپشنەکانە بیربێتەوە نیوزلندا بوو ئەدی ئەخیر وڵات کە مافی سعودیا سعودیا ئەوانی خوێندنەوەی ئەوە سعیکردنی پێش ئیمتیحان نەبوو ئەیان هەر زانیت خۆت باشە وەڵامی دی نیوزلند بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن مێژوو لە مێژوو تەنها بیماوە کەواتە بی مۆنومنتی هەڵەبجە لە ساڵی چەند دروست کراوە ئەی 2003 B 2005 C 2002 D 2004 سی چرکەتانەیە بی 2005 B 2005 چۆن وا دڵنیا بوون کە 2005 دروست کراوە مۆنومنت چونکە 2003 کاتی کە شەڕ و ململانەیەکی زۆر لە ناخۆی عێراق بوو ئەو کات و 2002 پێشەوە بۆیە تۆزێ درەنگتر دروست کرا 2005 کاتێکی لە هەمووی درەنگترە بۆی پێمان نابێ 2005 کۆتاترە بۆیە پێمان وایە 2005 بان هەڵبژاردەوە باشە 2005 بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ سانکۆی گەرمیان وەڵامەکەتان بەداخەوە هەڵەیە وەڵامی ڕاست 2003 خۆی 2003 دروست کرا لەبەر شەڕی عێراق کە زاگای لێ نەما لە هەڵەبجەی شەهیدی خۆشەویست زانکۆی گەرمیان نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن ئەدەبیات ئەی یاخود بی ئەی أي وطن روم وعجم مشتاق كردستانتا افتخاري ملتي كرد شوكتي عنوانتا شعري كام لم شاعرانه أي أحمد مختار جاف بي أحمد بقي صاحب قران سي هجار مكرياني دي هيمن مهابادي سي شركتانه هەژار مکرێنی چکە هێمن ئازاد بوو ئەحمەد مختار نەبوو هەژار مکرێنی چکەوە ئەگەری زیاترە ئەوان شعری ئازاد بۆ ئەحمەدەوە هەمووی دە شرکەتدار ماوە کاتە سی هەژاری مکریانی سی هەژاری مکریانی بۆچی هەژاری مکریانیتان هەڵبژارد ڕێشتیە نییە بڵین کە نەمانزانێ پێشتر بەس ئەگەر سەیری شێوازی نووسینی شعرەکەیکەی لە شعری ئەوە نزیکە هەژار مکریانی زۆرتر لەو جۆرە شیعرانەی نووسیوە باشە بۆ بەسەلەن هێمن مەهابادی شعری نەتەوەی زۆر زۆرە شێوازم کەن بەم کوژن هێشتا دەڵێم کوردم ئەمن شێوازی ینی لەفتەکەی دەرچوونی شێوازەکەی باشە هەژار مکریانی بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان هەڵەبوو نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن وەڵامی ڕاست ئەحمەد بەگی ساحب قڕان زانکۆی گەرمیان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ئەدەبیات ئەدەبیات تەنها بیماوە کەواتە بی کام لەم کتێبانەی خوارەوە بەرهەمی بەختیار عەلی نییە ئەی ئێوارەی پەروانە بی جادەی مێخەک سی سێوی سێهەم دی غەزەلنووس و باخەکانی خەیاڵ سی چرکەتانەیە بی جادەی مێخەک بی جادەی مێخەک کتێبەکانی بەختیار عەلیدان خوێندوەتەوە ڕۆمانەکانی هەمووی نا بەڵام هەنێکی هەندێکی جادەی مێخەک هی ئەو نییە نا پێمانی ئەو ئەی ئێوارەی پەروانە ئێوارەی پەروانەی خۆیەتی غەزەلنووس و باخەکانی خەیاڵی خۆیەتی ئەی سێوی سێم سێم و ئازانم نووسێتی چون ئەو کەسێکی فەلسەفیە قوڵ بیرەکاتەوە تا ڕادەیەک ڕەشببینیشە وا بەناوبانگە بەڵام خەڵکی بە شێوازێکی ترێبینێ وازانم دوامین هەناری دنیای نووسیەوە وازانی سێویشی لەسەر سێ و هەناروە ئەو سێوەی ئەوەی نووسێت جیاوازە لەو سێوەی ئێمە لێ تێگەی ئەمە سێوێکی چۆنە گەورەیە بچووکە مزرە سێوە هەل لە سێوەکەی ئادەمە باسەکە باشە جادەی مێخەک بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا جادەی مێخەک کۆی شێعرەکانی دلاوەرقەرە داغیە کۆی خاڵەکانتان 50 خاڵ پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن هونەر وەرزش کامیان وەرزش ئەی یاخود بی کامیانە لە ساڵی 2009 بوو بە پاڵەوانی عێراق لە یاری باسکەدا باسکتبۆڵ ئەی دهۆک بی هەولێر سی بەغداد دی سلێمانی سی چرکەتانەیە باسکتبۆڵ باسکە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ وەڵام ئەی دۆک سایە چی بوو ئەوە هەر وەڵامەکەت ئەی دۆک ئاخر ئەوان مناقەشیان دەکرد لە بینی دهۆک و سلێمانی ئیتر اختیارەکان بم بەجێ تۆ ئیتر خۆ بەخ تۆ عەدەد یعنی تۆ عایدی جوابانەوە تۆیت باشە بزانین ئەی دهۆک وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ پۆلیتەکنیکی هەولێر دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی گەرمیان لەو کەتەگۆریانەی کە ماون هونەر و وەرزش چی هەڵەبژێرن هونەر ئەی و بی هەیە بی بەڵێ بە کام لەم فیلمە سینەمایانە بەرهەمی ئەکتەری کۆمیدی جیهانی چارلی چاپلن نییە ئەی The Great Dictator B The Gold Rush C The Kid
دی بلایند فۆلی سی چرکەتانەیە دواتر چی وەسەری دەگرێت دەگرێت ئەیواتە دیکتاتۆرێکی باڕێکی مەزنیە دە چرکەتان ماوە ئەی ئەی بەڵێ The Great Dictator بەڵێ بۆچی ئەیتان هەڵبژارد چارلی چاپلن فیلمەکانتان بینیوە بەڵێ. کەس هەیە نەیبینی بێ زیاتر فیلمەکانی کۆمیدین کۆمیدین؟ The Great Dictator The Great Dictator هی ئەو نییە زەکیند ئەو دوانەی نا زەکیند ئەو نییە ئەی ئەوە زەگۆڵ The Gold Rush هی ئەوە بەڵێ ئەی The Kid ئەو دوانە پێمان وایە ئەوە Blind Foley ئەوش گومانمان لەسەری هەیە لەگەڵ لە نێوان Blind Foley The Great Dictator نەتازانی کامیان The Great Dictator لەبەرەوە باسی دیکتاتۆریەتۆش باسی دیکتاتۆرەکە بەڵێ ئەو فیلمە زۆر بەناوبانگە The Great Dictator باشە زانکۆی گەرمیان ئەی The Great Dictator زانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست بلایند فۆلی تەنها هی چارلی چاپلن نییە The Great Dictator ئەوە نەتان بینیوە کە خۆیەکا بە هێتلەر و یاری بە تۆپە و گۆی زەویەکە تۆپەکە ئەو فیلمەیە زانکۆی گەرمیان بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن دەچینەوە لای پۆلیتەکنیکی هەولێر مەشغوڵن بزانم بڕیاری چیتان ناوە چ کاتەگۆریەکە هەڵبژێن وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی یاری باسکە بۆ یەکەم جار لە ساڵی 1991 لە کام ویلایەتی ئەمریکا دامەزرا ئەی فلۆریدا بی کالیفۆرنیا سی ماساچوست دی تێکساس سی چرکەتانەیە لە بینی ئەو دوانە دە چرکەتان ماوە زوو ئەی فلۆریدیا ئەی فلۆریدا بۆچی فلۆریداتان هەڵبژارد خۆی لە بینی فلۆریدیا و کالیفۆرنیا دڵنیا نەبووین کامیانە بەس بە کۆی دەنگ فلۆریدا و کالیفۆرنیا بەڵێ بە کۆی دەنگ ئەیمان هەڵبژار بۆ تێکساس نەبێ تێکساس هەر ناگوێنی بزنسە تێکساس دوورە لەم شتە باشە فلۆریدا بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە پۆلیتەکنیکی هەولێر بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ماساچوست نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی گەرمیان تەنها هونەر ماوە کەواتە هونەر لەناو هونەریش تەنها ئەی ماوە کەواتە ئەی تابلۆی ئینجانەی شین کە لە ساڵی 1970 دروست کراوە لە شەکارەکانی کام لەم هونەرمەندانەیە ئەی پابلۆ بیکاسۆ بی ڤان کۆخ سی لیۆناردۆ داڤینشی دی پاوڵ سیزان سی چرکەتانەیە ئینجانەی شین بلو ڤیس علي من أظن علي
دەچرکەتان ماوە پول سیزان دی پول سیزان دی پاول سیزان پاول سیزان علی بۆچی پاول سیزانتان هەڵبژارد لەبەرەوەی پابلۆ بیکاسۆ نیگارکێشێکی تابلۆکێشێکی نوێیە لە سەدەی بیستەمایە دواتر لێناردۆ داڤنسی پێم وایە کۆنترە زۆر کۆنترە لە سەدەی 19 پاول سیزان شتیم لەسەری خوێندێتەوە بەپێی خۆناغەکان شێوازی نیگارکێشانی تابلۆکێشانی گۆڕاوە پێم وایە پاول سیزان باشە بزانین پاول سیزان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی گەرمیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ. بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی گەرمیان و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەمە خاڵەکان بخوێنمەوە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 50 خاڵ. زانکۆی گەرمیان 60 خاڵ. خاڵەکان لێکەوە نزیکن بەڵام پێشبڕکێکە هێشتا کۆتایی نهاتووە. کۆتا قۆناغ ماوە ئەویش ڕووبەڕووبنەوەی تاکە کەسیە. دوای ئەم ناوبڕە دەینە وڵاتان ئێوەش بەجێمان نەهێڵن دەزەکەین بە کۆتا قۆناغ ڕووبەڕووبنەوەی تاکە کەسی. خۆشەویستان تا ئەو کاتە دەینە وڵاتان. زۆربەی هەرە زۆری و پرسیارانەی کە جوابمانداوە سەرەتا دامان نابوو پلان بەو شێوە بێ کەسێک کە دڵنیایە لە ساسەت ڕایۆژ بە کەسانی کەکە منیش ئەماشم نەکرد لەو پرسیارانەی کە زانستی بوو لەلایەنی زانستی من باشترم هەمووان باشن بەڵام بەعام من معلوماتم زیاتر پێ بۆیە من وەڵامێکم ئەدا هاوڕێکانم پشتڕاستیان نەکرەوە کە پشتڕاستیان نەکەەوە کاتە وەڵامی ڕاستە لەبژار واتە هیچ شتێک بە فلتەری تاکەسێتیان نەپەڕێ بەڵکو هەمووی بەگرت بووە. کاتگۆری تەکنۆلۆژیای پرسیاری ئەی کە دەربارەی کامە ئیمێل بوو سەرەتا دروستکرا خزمەتگوزاری بوو ئەویش هۆتمێل بوو کە لە ساڵی 1996 دروستکرا تاکید بوو من 100% لەو پرسیارە ئەوە دەشم زانین لەلایەن چ کۆمپانیاکە دروستکرا و ئاماژەشم پێدا لە بەرنامەکە کە کۆمپانیای مایکرۆسۆفت دروستی کردووە. کەم کەتەگۆری کە هەڵمان بژارد دڵنیا بووین کە وەڵامەکە دەزانین لەبەرەوەی یەکێک لە هاوڕەکانم ئەندازیاری ISE ینی دڵنیا بووین کە دەیزانین کە تەکنۆلۆژیامان هەڵبژارد و وەڵامەکەش بە دڵنیاییەوە ینی بە زانیاری خۆمانداوانی پەیوەندی بەبەختەوە نەبوو. لە کاتەگۆری تەندروستی من داوام کرد کە هەڵبژێرن پرسیارەکەش بەلای من زۆر ئاسان بوو چکە لە بواری خۆم بوو 100%ی دڵنیا بوو. لە کاتەگۆری مێژوو پرسیاری شەشەم لە ساسە دڵنیا بووم کە نە ئەمریکایانە ئەڵمانیا و پێشتریش پرسیارێک لەو پرسیارانە خوێندبووە بە چاوم کەوتبوو کاتێکە باسی مافی دەنگدانەکات دڵنیا بووم لەوەی کە ئەو وڵاتی بۆ دەبێت واتە لە ساسە دڵنیا بووم لە وەڵامەکەم بەڵام پێشی وەڵامدەوە پرسم بە هاوڕێیان کرد ڕوونیشم کردەوە کە هۆکاری وەڵامەکە چییە؟ هەمویان ڕازی بوو لەسەر ئەو وەڵامە ئەو کاتە بڕیارمەندە. لە هەڵبژاردننی کەتەگۆری بیرکاری خۆی ئێمە هەمومان زانستی بووین زۆر دڵنیا بووین کە دەیزانین بەڵام کە پرسیارەکە هات و پەلەپەلی تێکەوت و کەمی کاتەکە خۆی زۆر نزیک بووین لە ئەنجامەکە ینی 16 بوو خۆی هەفتە بوو ئێمە 16مان هەڵبژارد ینی پێڕانەگەشتین ئەنجامەکە دەرکەین بە تەواوەتی. لە کاتگۆری ئەدەبیات لە پرسیارەدا باسی شاعیرەکە بوو کە ئەو شاعرەهی کام شاعر بوو ئەوش ئەوە بوو کە من ئەمزانی بەڵام زۆر تاکید نەبووم بەڵام دوو لە هاوڕێیانم هاوکارانم وتیان هەژاری مکریانیە و منیژوتم دیارە دوو ڕا زیاتر باشترە و پشتڕاستیان کرد بۆ لەگەڵ یەکتری و ئیتر منیش لەگەڵ ئەوان ڕێککەوتم و هەژاری مکریانم هەڵبژارد بەڵام هەڵە دەرچوو. هەمووان لەسەر وەرزش زانیاریمان هەیە بەس من ئەو پرسیارە لە پێشتاوم غەریب نەبوو کەت بە پێشتاوم زانیاریم هەبوو تقریبان زۆر دڵنیانم برم 100% بەس تا ڕادێکی زۆر باش دنیام کە وەڵامکەی خۆم یەکلای بکەمەوە. خۆی کەتەگۆری وەرزش کە هەڵمان بژارد کە پرسیارەکەمان هەڵبژارد خۆی هەر چوارمان شکمان لە بینی دوودانە بوو دوهۆک و سلێمانی زریان بەتەنیا دەیوت سلێمانی ئەمە سییانەکە تر دەمان گوت دوهۆک منیش بەڕای زۆرینە دوهۆکم. ئێمە بە حکمی ئەوەی کە
دوان لە ئێمە بەشی زانستی بووین پێمان وا بوو کە باشتر وایە سەرەتا بەشە کەتەلۆی زانستی هەڵبژێرین کە کەتەلۆی زانستیمان هەڵبژار پرسیاری یەکەم فیزیایی بوو کە تایبەت بوو بەشەکەی من ڕەنگە بەهۆی ئەوەی کە یەکەم پرسیار بوو سترێسێکمان لەسەر بوو دوای ئەوەی خێرا بووم لە وەڵامدانەوەی بۆیە هۆکاری هەڵەکەی ئەگەڕێنمە بۆ ئەوەی دوای ئەوە فیزیا زانستێکی گەورەیە کە پڕ لە علمە ڕنگ مەرج نییە بتوانانی وەڵامی هەموو ئەو پرسیارانە بتوانیت کە لە ئاستی فیزیای بێت بیزانیت و وەڵامی بدەینەوە ئێمە کاتەگۆری جوگرافیمان هەڵبژار بە تایبەتی خۆم لەبەرەوەی بوارەکەم جوگرافیا و لە بەشی جوگرافیام بۆیە کاتەگۆری جوگرافیامان هەڵبژارد و بە خۆشحاڵیەوە وەڵامەکەمان زانیم وەڵام پرسیارەکەش تا ڕادەیەک ئاسان بوو بۆ ئێمە توانیمان دەخاڵ بەدەست بێنین و دەخاڵ تۆمار بکەم بۆ گروپەکەی خۆم ئێمە لە کاتەگۆری بیرکاری ئەو پرسیارە کە ڕوبەڕوومان کرایەوە خۆی تەکنیکێکی کەمیتیا هەبوو واتە فێڵێکی کەمیتیا هەبوو بەڵام دوای لێکدانەوەیکی کەم بۆەوە من بۆم دەرکەوت کە وەڵامەکەمان کە 25 بوو واتە ژمارە 25 کە لە وەڵامەکاندا هەبوو منەوەم پێشنیار کردوە هاوڕەکانم ئەو وەڵامیان هەڵبژار بۆیە وەڵامەکەمان ڕاست دەرچوو ئێمە لە کەتەگۆری جوگرافیا کە ئەو وەڵامەمان هەڵبژارد کە قودس بوو کە شوێنی سێ ئاینی سەرەکی بوو سێ ئاینی ئاسمانی بوو ئەوش بەهۆی ئەوەی کە قودس شوێنێکە هەم موسڵمانی تایە و هەم یەهودیش بەهۆی ئیسرائیلەوەتیایەتی و پێم وابێ ڕۆمەکانیش کە لەگەڵ سەلاحەدینی ئەیوبیا بەشەڕ هاتوون لەو ناوچەیە بوونە و بەم شێوەیە بۆتە سەرچاوەی هەم یەهودی هەم مەسیحی هەم ئیسلامیش بۆ جاری دووەم کەتەگۆری هونەرمان هەڵبژارد دڵنیا بووین لە پرسیارەکە بە کۆی ڕای هەمومان هەر چوارمان من لەگەڵ هاوڕێیانمە بۆیە توانیمان دەخەڵی تر بۆ زانکۆکەمان بەدەست بێنین ئێمە کەتەگۆری مێژومان هەڵبژارد من پێم وا بوو کەتەگۆری مێژوم هەڵبژێرم لەبەر ئەوەی لە هەم لە جوگرافیا و نزیگە لە بوارەکەی خۆم و هەم لە نێوان خوێندکارەکانی شە لە نێوان هاوڕێکانمە من لە زانستە مرۆڤایەتیەکان بووم واتە زیاتر لەو بوارە تواناتر بووم کە وەڵام بدەمەوە بۆیە ئەو بوارەم هەڵبژارد و کەتەگۆری مێژوم هەڵبژار بە خۆشحاڵیەوە توانیمان دەخاڵی تر بۆ گروپەکەمان تۆمار بکەین من پێم وا بوو باشتر وایە کەتەگۆری بیکاری هەڵبژێرین کە بەشێکی زانستیە نزیکە لە بەشەکەی خۆمەوە و ئەو پرسیاریانە پرسیارێکی تا ڕادەیەک ئاسان نەبوو بەڵام ئەمزانی و دڵنیاش بووم لە وەڵامەکەی بۆیە بە ڕای هاوڕێیانم برد بێگومان هەرچەنە دڵنیاش بووم لە ڕائەکەی خۆم چونکە ئێمە هیچ شتێک بە پێی پرسی یەکتر ناکەین هەرچەنە دڵنیایش بین لە وەڵامەکەی هاوڕێیانیشم سوور بوون لەسەر ئەو وەڵامە بۆیە ئەو وەڵامم هەڵبژارد و ڕاستیش دەرچوو لە پرسیاری پێنجەمیش کە کەتەگۆری تەندروستی بوو هەڵمان بژارد پرسیارەکە ئەوە بوو کە هێماتۆلۆجیست بە چ کەسێک ئەوترێ خۆی هێماتۆلۆجی هێم واتە خوێن هێماتۆلۆژی واتە ئەو شتانێک کە دەربارەی خوێن ئەی خوێنی و هێماتۆلۆجیست واتە ئەو کەسێک کە لەسەر ئەو شتە ئیش ئەکا لەسەر ئەو بنەمایە ئەو وەڵامەمان هەڵبژێت بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی پێشوەی دەست پێ بکەین حەزەکەم خاڵەکانتان بەبیر بێنمەوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 50 خاڵ زانکۆی گەرمیان 60 خاڵ 50 بە 60 نێوانتان زۆر نییە لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی ئەتوانن خاڵەکان گۆڕانکاری بەسەردا بێت لە هەر زانکۆیەکەوە قوتابیەک دێتە لای من بۆ هەر دوو قوتابیەک 5 پرسیار هەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە ئەمەوێ پێشوازی بکەم لە زانکۆی گەرمیان عەلی کاک عەلی بەخێر بێت لە پۆلیتەکنیکی هەولێر سایە سایەخان کاک عەلی هەروتان بەخێر بێن 5 پرسیار هەیە دەستان نزیک بکەنەوە لە بۆتۆنەکان خۆتان ئامادەکەن هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە با پرسیارەکە تەواو کۆم اینجا دەست بێن بە بۆتۆنەکە ئامادەن؟
پرسیاری یەکەم ژمارەی ویلایەتەکانی ئەمریکا چەندن؟ زانکۆی گەرمیان 43 ویلایەت 43 ویلایەت هەڵەیە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 63 دیسان هەڵەیە نە 43 نە 63 50 ویلایەت کەستان خاڵتان بەدەست نەهێنا دووەم پرسیار ناسناوی سینەمای هندستان چییە؟ بۆلیوود بۆلیوود پۆلیتەکنیکی هەولێر زۆر ڕاستە سایەخان بۆ 5 خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت سێم پرسیار ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت کام گاز لە کەپسولەکانی ئاگرکوژێنەدا بەکاردێت؟ زانکۆی گەرمیان گازی میسان میسان هەڵەیە دوانۆکسیدی کاربۆن دۆمۆکسیدی کاربۆن زۆر ڕاستە سایە توانی 5 خاڵی تر بەدەستبێنێ بۆ زانکۆکەی چوارم پرسیار پرسیارەکە دەڵێت باخچە هەڵواسراوەکان لە کام ئیمپراتۆریدا بابل بابل پێرانەی کرد تەواو نەکرد بەڵام وەڵامە پرسیارەکەم تەواو نەکرد پرسیارەکە ئەوە باخچەی هەڵواسراوەکان لە کام ئیمپراتۆریەتدا دروست کران بەڵام وەڵامەکەت ڕاستە سایە و توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی کۆتا پرسیار بەناوبانگترین تابلۆی نیگارکێشی لە جیهاندا کامەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر مۆنالیزا مۆنالیزا دەست پیانانەی کرد کاکسۆر زۆر ڕاستە پێش ئەو نەبووە ئەوە غەڵەت ناکە نیا بە پێش ئەوە هەڵە ناکە دڵنیا بە ئەو پێشتر لە دەستی پێنە زۆر زۆر سپاسانەکەی نەتوانن چنەوە شوێنەکانی خۆتان زانکۆی گەرمیان نیگار نیگار بەخێربەی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زریان نیگار و زریان هەروتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن بۆ 5 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە پرسیاری یەکەم گەورەترین کۆندامی لەشی مرۆڤ کامەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر جگەر جگەر گەورەترین کۆندامی لەشی مرۆڤ کامەیە نیگارەزانی؟ سیەکان دیسان هەڵەیە پێست زریان پەلەت کرد دەتزانی ها دووەم پرسیار لە کام سیستەمی ژمارەکاندا هێمایەک بۆ ژمارەی سەفر نییە؟ زانکۆی گەرمیان ژمارە خۆجێیەکان ژمارە خۆجێیەکان هەڵەیە زریان ڕێژەیەکان پێویست ناکات دەست بنێ بە بۆتۆنەکە ڕێژەی یەکان دیسان هەڵەیە ڕۆمان نەتاتوانی ئەو 5 خاڵە بەدەستبێن بۆ زانکۆکانتان سێم پرسیار پرسیارەکە دەڵێت ناوی کاتژمێری بەناوبانگی لەندەن بیگبۆن چی؟ بە تەواوەتی بیڵێ ناوەکی بیگبین بیگ بین زۆر ڕاستە توانیت 5 خاڵ بەدەستبێنیت بیگ بن بیگ بن بینەکە تۆزێ بیگ بین بەزەرە خواکەینە بیگ بن باشە چوارم پرسیار بۆ ئێوە لووتکەی ئەڤەرێست کە بەناوبانگترین و بەرزترین لووتکەیە لە کام وڵاتە؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زوو وەڵام
چین چین هەڵێ نیگارەزانی هند وەڵامە ڕاستەکە نێپاڵ ئەو پێنج خاڵەشتانە دەستچوو نزیک بوو ها هندستان نێپاڵ تەنیشتەکە کۆتا پرسیار ناوی تەواوی ئەو کەسەی خەڵاتی نۆبڵی دامەزران زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ناوی تەواو ینی دوانی یا پرسیانی دوانی کاتت نەما نیگار زانیاریم لەسەری نییە زانیاری نییە بەداخەوە باشە نیوەی ناوگەشی نازانن خەڵاتی نۆبڵ بناوکی بخۆی وەیە نۆبڵ ئەلفرێد نۆبڵ زۆر زۆر سپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی گەرمیان شیرین شیرین خان بەخێربێی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر عومەر عومەر و شیرین هەروتان بەخێربێن بە هەمان شێوە پێنج پرسیار بوو ئێوە و هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت بارەگای سەرەکی ڕێکخراوی یونسکۆ لە کام شارە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر جنێڤ هەڵێ شیری نەزانی تۆ مۆسکۆ دیسان هەڵەیە وەڵامە ڕاستەکە پاریس دووەم پرسیار پرسیارەکە دەڵێت ناوی ئەو ڕنگدانەیەی کە ڕەنگی پێز دیاری دەکات چییە؟ زانکۆی گەرمیان میلانین زۆر ڕاستە شیرین توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت سێهەم پرسیار ئەو نەخۆشیە کوشندەیە چییە کە لە مێشولەوە دەگوازرێتەوە زانکۆی هەولێر پۆلیتەکنیکی هەولێر چی؟ هیمالایە نەخۆشی مەلاریا هیمالایە وەڵا لە سەر زمانم بوو و شەخە بە چی گوازرێتەوە وڵای لەسەر زمان بوو بەس جۆری مێشولەکەش مەزانی خەینا ئەوە سترێسی ئەوە سترێسی بەش دووبارەشم کردەوە وتم چی هەروتر هیمالایە بەس قەینا سترێسی ئەو شتانە ڕوایەت ئۆکەی چوارەم پرسیارەکە دەڵێت کێ بوو بۆ یەکەم جار سووری گەورەی خوێنی دۆزیەوە زانکۆی گەرمیان کارل لاشتنایدەر نو ویلیام هاروی ئافرەم شیرین توانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە عومەر سترێس مەبە بەس وریا بە وەک شیرین وریایە کۆتا پرسیارەکە دەڵێت کام ڤیتامین بە ناوی ئەسکۆرپیک ئەسید ناس زانکۆی گەرمیان ڤیتامین کەی هەڵێ عومەرە زانی سی زۆر ڕاستە عومەر ڤیتامین سی توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆت زۆر سپاس یاروتانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی گەرمیان ئیمان ئیمان بەخێربەی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر مەبەست مەبەست بەخێربێ ئیمان بەخێربێ بە هەمان شێوە پێنج پرسیار پێنج خاڵی لەسەرە
کۆی خاڵەکانی ژگاتە چەنەکە؟ سڵ 5 کە 5 15 بهێردێکمان تا 25 باشە ئەوە سترێس ها سترێس مەبن پێویست ناکە چی ئەو پەڕی نەبزانی ئەو پەڕی بەڵە وانە باشە پرسیار یەکەم پرسیارەکە دەڵێت کلیلەکانی پیانۆ لە چ ڕەنگێک پێک دێت کلیلەکانی پیانۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر شین ئیمان تۆ زانی ڕەش ڕەش و چ ڕەنگێکی تریش ڕەش و سپی ڕەش و سپی ئیمان وەڵامەکەت ڕاستە و 5 خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت دووەم پرسیارەکە دەڵێت باشە مەبەست کووە پیانۆ شین وانە تۆزێ ستێزمە من بە هێواشی بیرێکی لێ بکەنەوە و دەستمیان بە بۆ تۆنەکە پرسیارەکان لەسەر ئاخر زوو دەزانێمە بۆ تۆنەکە بۆ ئەبێت تۆزی خێرابی خوێنەوە باشە مەبەست یەک تۆ زۆر بەلای منەوە باشە دووەم پرسیارەکە دەڵێ کام ڕەنگ درێژترین درێژی شەپۆلی زانکۆی گەرمیان سوور ئیمان وەڵامەکەت ڕاستە و 5 خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت سێەم پرسیار خۆتان ئامادەکەن و پرسیارەکە دەڵێت سپێناخ بە چ ماددەیەکی کانزایی دەوڵەمەندە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئاسن زۆر ڕاستە مەبەست توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت چوارم پرسیارەکە دەڵێت یەکەم کۆمپیوتەر کە داهێنرا کێشی چەند بوو پۆلیتەکنیکی هەولێر 25 کیلۆگرام ئیمانەزانی چەند 50 کیلۆگرام بەداخەوە وەڵامەکانتان هەردووکی هەڵەیە لە کیلۆگرامانیە لە تۆنە 27 تۆن تقریبا بەقەدرم ستودیۆ بووە ئۆکەی 25 هەڵەیە 27 کۆتا پرسیار بۆ ئێوە کۆتا 5 خاڵ ئامادە بن پرسیارەکە دەڵێت بەهێزترین ڕکابەری دۆناڵد ترامپ لە بەدەستهێنانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هیلاری ناوی دوانی نازانی هیلاری کلینتۆن وابزانێ زۆر ڕاستە هیلاری کلینتن مەبەست و ئیمان زۆر زۆر سپاسانەکەین چنەوە شوێنەکانی خۆتان بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە ڕکابەرەکەی نێوان زانکۆی گەرمیان و پۆلیتەکنیکی هەولێر کۆتایی هات خاڵەکانتان بۆ دەخوێنینەوە بزانین کام زانکۆ بەداخۆ بەجێمان دەیڵێ و کام زانکۆ دەچێتە خۆناغی داهاتوو زانکۆی گەرمیان 85 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 90 خاڵ زۆر بەداخەوە زانکۆی گەرمیان زۆر بەداخەوە ماندوو بوون هەوڵێکی زۆر جوانتاندا من دەستخۆشیتان لێ یەکەم بە 5 خاڵ تەنها بە 5 خاڵ ئێوە بەداخەوە بەجێمان دێڵن بەڵام ساڵی داهاتوو بەرنامەمانە بێ پێشبڕکێ بێ هیوادارین ئێوە لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن و دەتان بینینەوە ئینشاءڵڵا بەڕێزان و خۆشەویستان زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دەچێتە قۆناغی داهاتوو دەستخۆشیتان لێ دەکەم هەر سەرکەوتوو بن بەڕێزان و خۆشەویستان تا دیداریشی تر و بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ بێ و دەستان خۆش هەرچەندە کە گروپی بەرامبەر براوە بوون بەڵام ئەمەمانای ئەوەنەیە کە ئێمە هیچ زانیارێکمان نەبووە یان ئاستی خوێندکارەکانمان باش نەبووە
ئەگەر متابعی بەرنمەکە بکرێتەوە ئەبینن کە ئێمەش ئاستێکی زۆر باشمان هەبووە بەڵام پرسیاری کۆتایی کە بە سوودی ئەوان شکایەوە توانیان 5 خاڵی کۆتایی بەدەست بهێنن کە تەنها 5 خاڵ بووە هۆی برنەوەی ئەوان. ئێمە لە کۆتاییدا نەمانتوانی براوە بین براوە بین مەبەستم چێ مەبەستمە نێوان ئەو دوو گروپەیە کە پێشبڕکێمان بوو بەڵام ئەمەمانەی ئەوە نییە کە ئێمە تەواو کۆڵمانداوە بەڵکو ئێمە بە ساڵانی تر بە پرۆژەی باشتر بە تاقیکردنەوەی باشترەوە بەشدار ئەبین و ئینشاڵڵا سەرکەوتن بەدەستهێنین. خۆی سروشتی بەرنامە وایە یاخود سەرەکەوی یاخود ئەدۆڕی بەڵام ئەوەی ئێمە بە دۆڕان حسێب ناکرێت چونکە لە کاتێکە بە دۆڕان حسێب بکرێت گروپی بەرامبەر بە 15 خاڵ یاخود 20 خاڵ پێشتکەوە ئێمە گروپی بەرامبەر تەنها بە 5 خاڵ لە پێشەوەی ئێمە بوون بۆیە منیش هۆکاری ئەوە ئەگەڕێنمەوە بۆ شان زیاتر وەکەوەی کە پێش دەستپێکردنی پێشبڕکێگە باسمان کرد ئێمە هەر خۆمان بە براوە ئەزانین لەبەرەوەی کە ئێمە چی پرسیارەکان وەڵامیان ڕاست بوو بێ چی هەڵە بوو بێت لەلایەن خوێندکارانەوە زانیاریکی زۆر دەستی هاوڵاتیان کەوت ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە زۆر چاکە خوێندکارانمان زۆر باش بوون 2 ساڵە کە زانکۆی گەرمیان بەشداریەکە هەر 2 ساڵەکە زۆر باش بووەوە بە جیاوازیکی زۆر کەمەوە دۆڕاندویەتی.